لەوێ چی دەگوزارێت زانیاری زیاتر بۆ نمونە خۆپشاندران هیچ شتێکی وا هەیە کە بۆ نمونە جارێکی دیکە دەست پێ بکاتەوە یان چەند بریندار هەیە بە دیاریکراوی تا ئێستا چەند کوژراو هەیە لە دەڤەری ڕاپەڕین بەگشتی؟ بەڵێ دیار بەهۆی ئەو ڕووداوانەی یاخود خۆپشاندن و گربوونەوانەی لە سنووری ئیداری ڕاپەڕین کە هەردوو قەزای ڕانیە و قەڵاتجێ لەخۆ دەگرێت بەبێ و ئامارانێکی ئێمە لە هەر نەخۆشخانەی قەڵاتجێ و ڕانی وەرمانگرت بەهۆی ڕووداوەکەی قەڵاتجێ بەهۆی گربوونەوەکانی ڕانیە لە ڕانیە نزیکەی 27 هاوڵاتی بەهۆی خۆپشاندان و گربوونەوە بریندار بوون هاوکات لە قەڵاتجێش نزیکەی 18 کەس بریندار بوون و هەر لە قەڵاتجێش سێ هاوڵاتی گیانیان لەدەستداوە بەهۆی ئەو گرژ و ئاڵۆزانە و دیاری دەمێت ئەوەت پێ بڵێم ئەوە بۆ بنێران باس بکەم کە ئەمڕۆ لەگەڵ بەرپرسانی ئیداری ئەو قەڵاتجێ قسەمان کرد کە بەهۆی گربوونەوەکانی چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی خۆپشاندان و گربوونەوەکانی چەند ڕۆژی ڕابردوو لە ئێستادا لای ئەوان 4 کەس بە بڕیاری دادگا دەستگیر کراوە و باسییان لەوە کرد کە بڕیاری بەپێی بڕیارێکی دادگای پشدەر و بڕیاری دەستگیرکردن بۆ کەسانێک دراوە کە لە خۆپشاندانەکەی شاری قەڵاتجێدا بە تۆمەتی ئەوەی کە تەقیان کردوێ یاخود جێرەشتان ئەنجام دابێت لەو ناوچەیە بڕیاری دەستگیرکردنیان بۆ دەرچووە. باش هەنگاو دەگەڕێمە وڵات بژاڕەلی پامنێری